نەک ئێستا چەندین ساڵ ئەم حاڵەتە دەبینین کە دەگاتە کۆتایی مانگی دوو بێزاری و بێتاقەتی و ناڕەحەتی ڕوو لە هەندێک قوتابی دەکات. ئەو قوتابیانی کە نەیان توانی باش بن، نەیان توانی چاک بن، ئەو قوتابیانی کە هەندێک گوڵاڵە سوورەیان لە ناو کارتەکانیان بینی بە ناوی کەوتن و بێئومێد و بێتاقەت و ناڕەحەت بوون. ئەو قوتابیانی کە بەداخەوە بەلا چاوێکەوە سەیری تەنیشتەکانی خۆی دەکات، بە قووەتە، بەهێزە، دەرەجەی زۆرە، مامۆستا ئافرینی بۆ دەکات، چەپڵەی بۆ لێدرێت، بەڵام ئەمیش وەکو قازی کوێر دانیشتووە و کەسێک لێی ناپرسێتەوە و کەسێک دەستخۆشی لێ ناکات و بێجگەر لەوەی کە هەر خۆزگا دەستخۆشی نەکردن بواە ئەبێت چەندیشی لە ماڵۆ پێکرابێ و زۆر جار ئێمەی مامۆستا چەندمان پێکردە بێ کە تۆ هیچت تیا بەسەر نییە، تۆ ئەوە شوێنەکەت گەرمە، من بزانم تۆ بێ هەر لێرابی و هەندێکشمان لەگەڵ ڕێزما خۆشمان مامۆستاین ڕەنگە تا ئێرەمان هاتبێ بە ناوی ئەوەی باشیکەین دەڵێن ڕۆڵە بۆ ناڕۆی تۆ کرێکاریەک بکەی هەچەند سەی ڕووچاوی تۆکەم هەستەکەم بۆ کرێکاری زیاتر بە کەڵکردنایوەکو بڵێ قاوەگرەوە بێت و ئەمە ڕۆڵی ئەوە بێت. بۆیە ئەزیزانی خۆم ئەمڕۆ لەگەڵ ئەو میوانە ئەزیزانەمە کە کۆمەڵی مامۆسای بەڕێزە کە بە ناوی ئێوەش و بە نامەکەوە بە خێراتنیان دەکەم هەموو لا بەخێر بن بەسەرچاو. لەگەڵ ئەم مامۆسا بەڕێزانە ئەزیزانی خۆم باسی ئەوە دەکەین کە ئایا خراپبوون مەرجی خراپی قوتابیە؟ ئایا بەدەستنهێنانی نمرە هۆکارە کام تەلەبەیە فاشلە؟ هەر بە جددی بە هەمومان و لە تا وەزیری پەروەردەش ئەم پرسیارە لە خۆمان بکەین. ئەوەی کە نمرەی نەهێنا، ئەوەی کە ساڵانی پێشوو نمرەی نەهێنا بەڵگەیە لەسەرەوەی کە لە کوردستانە ناتوانێت خزمەت بکە، ناتوانێت دەوڵەمەند بێ، ناتوانێت باش بێ، ناتوانێت چاک بێ، ناتوانێت ببێ بە تاکێکی سەرکەوتو لە کۆمەڵگادا. ئەمە عوزرە بۆ ئەوانی کە بڵێ دکتۆر جامادان با نەخوێنی نا من وام نەوت حاشاوەلیلە، بەڵام کۆمەڵی خاڵ بۆ جەنابتان بوو بۆ ئەم مامۆستا بەڕێزانش بیری هەمومان دەکەن. یەک، نمرە قیاس نییە بۆ داهاتوو. زۆر نمرە بەرزمان بینی لە داهاتووە نان نەبوو بیخوا، زۆر نمرە نزمیشمان بینی دەیان و سەدانی وەکو من و ئێوەش مۆزەفین لە بەردەسێ. کەواتە نمرە قیاس نییە. دایک، باوک، مدیر، بەڕێوەبەر، توێژەر، سەرپەرشتیاری پۆلەکە دەبێت نەیکا بە هۆکاری شکانەوەی کەسەکە، چکە ئەو کەسە کە شکایەوە مستەحیلە دوای بە ئاسانی هەڵناسێتەوە. چۆن ینی زۆر جار من کوڕی لادێ و عشاعرم زۆر جار نەمامێکمان هەبوو باوکمێکی کوڕم ئەوە دارێ بخێرە تەنیشتیەوە بیبەستەرەوە با نەشکێتەوە، چکە کە شکایەوە دوای بە ئاسانی هەڵناسێتەوە. نەمامەکە کە شکایەوە و لار بووە و گێڕ بوو دوای بە ئاسانی حەزەکەی بە تەشت ئاو بکە ژێریە، حەزەکەی پێینی بۆ بێنە تازە هەڵناسێتەوە. کاتە من دەمەوێت پێرسۆناڵەتەکە هەڵناسێتەوە و دەمەوێت دایک، باوک، پەروەردە هەمومان ئەو مؤسسە پەروەردەیی کە هەمانە بیزانین کە قیاس نییە بۆ داهاتوو. دوو، کەوتن و نمرە بەدەستهێنان شەرت نییە هۆکارەکەی ئیهمالی و تەماڵی قوتابێکەش بێ. کچێکە دایکی خەریکە تەلاق درێ بۆیە دەرەجە نایێنێ، باوکێکە ئەندرۆجینی فولە 3 مانگاڵە ژنی دووەمەێنم بۆیە کوڕەکە و کچەکەی دەرەجە نایێنێ. کچ و کوڕێکە خوشک و برایەکی خەریکە تەلاق درێن بۆیە دەرەجە نایێنێ. دوو لە ڕووی جەنابتان و بینەر و بیسەر کچێکە کوڕێکی ناڕەستەن ڕێگەی پێگرێ هەموو ڕۆژێ گێچەڵی پێکا بۆیە دەرەجە نایێنێ. نەخێر بەعکسەوە کوڕێکی نازدارە زۆر باش لە دایک و باوکێکی باش هەر هەمومان شایەتی خێری بۆ دەین، بەڵام کچێت چۆتە بن کڵێشەی نامەی بۆ نێرێ ینی بۆ یەکینیان بۆ گڵین، من بێ تۆ ناژیم، تۆ ئۆکسجینی منی، تۆ نازانم چی منی، بێ تۆ نازانم فلانی منی، چۆڕەی لێ بڕیوە بەشی کیمیا و فیزیای تێ نەهێشتووە هەمووی بۆ ئەو بووە. کەواتە خاڵی دووەم زۆر گرنگ و مهمە، معدەنەکەی باشە باش. هەفتەی پێشوو لە قوتابخانەیەکی خۆم تەلەبەیەکم بان کردووە، گوڵاڵە سوورەی ڕیز کردووە 5 هەیە، ئەوە مشتی لێ بگرە کارتەکەی ئەوەی سێڵفی لەگەڵا بگرێوەنە گوڵاڵە سوورەی تیاوتم کوڕم من هەچەند علمە نەفسم خوێن دەبێ تۆ معدەنت پاکە. لەگەڵ دایک و باوک تا دانیشتم و دراسەیەکی تۆشم کردووە و لە ڕێی 1-2 کەسیشەوە سەیری کارتە کۆنەکانتم کردووە تۆ معدەنت پاکە، وەرە بە قسەم کە سمپارەی بالێدەین. جا نێزانی من کۆنەکانم مۆدیر کۆنە سمپارە ئەوەیە کە ئینەکەی پێ پاکەکەیت وتم وەرە با لێی دەین هەستەکەم ژەنگت گرتووە، هەستەکەم قەتماغەیەکی گرتووە، هەستەکەم توێژاڵێکی خراپی گرتووە. ئەم توێژاڵی لێلادا وەکو ئاڵتون کە ئەیکەی ها دوای زاخاوێکی نازام چی دەکەیت تۆزێ پاکێکەیت و ئەیدەی لە ئاگر وەرە بە قسەم کە بدەم لە ئاگر. جای دکتۆر چی ئەم سووتێری وتم ناتسووتێنم بەس بۆیە تۆزێ قسەت پێ دەکەم، قسەکانم ئاگرە. بۆیە خاڵی دووەم زۆر گرنگ و مویمە، کەوتن شەرت نییە کە خراپێ
وەشەت نییە فاشل بێ وەشەت نییە تەمەڵ بێ. سێ زۆر گرنگە ئەم پەیامە بۆ هەمومان دوایش ئێوە پشتگیریم بکەن ئەگەر قسەیەکتان هەبوو لەسەری ساڵێک قیاس نییە بۆ ساڵەکانی داهاتوو. بەتایبەتی ئەمە بۆ کێ؟ بۆ پۆلی پێنجەکان کە یانزەی ئێستەیە. زۆر گرنگە ئەم پەیامە بدەین بە گوێیانە. کوڕم یانزەی ئەزانم بە 1000 حاڵ داخل بووی بە 1000 حاڵ ناجح بووی بەس بەڵگە نییە لەسەرەوەی کە لە پۆلی 12 تۆ ناتوانانی بی بە ئەوایری کوردستان. بۆی هەتا مردن نەڵێ چەند جار هەیە کارتەکەی دێن دەستێەوە ئەم ساڵیش بە پاڵ ناجح بووی قڕ بەسەرت بۆ 12 کاکە بواڵی یخ مامۆستای بەڕێز بواڵی تۆ لەو ناوە خەزوو غەزورت سەر و دڵیان گرتووی بۆ بە کوڕی منیە ڕێژیت وایاننا کەواتەوەش خاڵێکی زۆر گرنگ و موهیمەکە ئەم ساڵ قیاس نییە بۆ ساڵی داهاتوو. چۆن لە دینداری شەهر وایە کابرا تا پێش ڕەمەزان کەس نێوێرات بۆ نمونە بەلایە بچێت ئەوە غەدار و ناڕەسەن بووە سەرەکەی لە ڕەمەزانەوە باشە بێ تا دوێنێ و پێرە خراپ بووە ئەمساڵ زۆر باش و چاکە تا ژنی نەهێنابوو زۆر خراپ بوو ئێستا زۆر باش و چاک و مەزبوطە کەواتە لە ژیانە نییە مستەحیلە تۆ بتوانیت بتۆ بێی ئەسێسمێنتی من بکەی هەڵسەنگاندن بۆ من بکەی بڵێ وەڵا ئەم ساڵ خراپ بووە بەخوا تاکیدم تۆ ئەم ساڵیش خراپە بێت چکۆم حاڵەتەمان زۆرت مامۆستایان دایکێڵە چی کاک تۆر پۆلی 5 بە 1000 حاڵ بڕی دڵنیام لە 6 دەرەجە نایەنێ خوازبێنێکی هاتووە ئیشەڵا ئەیدەمێ نانەوا مەکە لەسەر ئەو قیاسی پۆلی 10 و 11 کەم نمونێم دەیان نمونەم لەلایە من بە حکومی پەیمانگام هەیە خولم هەیە مەکتەبم لەلایە دەیان نمونەم لەلایە دکتۆر گیان بخێرتەگا بەس دوسێ دەرەجێکی بەنێم ساڵ هەر لە کۆڵ بێتەوە چۆنێ بەم ساڵی نەفۆتێ دڵنیام پیاوەکەی ساڵی داهاتوو هەر خۆی نایاڵێ بخوێنێ ئەڵێم بۆ ئەڵێ وڵا بەتەمای بیدین بە شوچکەوت لە پۆلی 10 و 11 خراپ بووە کەواتەوە قیاس نییە ڕاستە تۆ دەڵی وڵای تۆسی دەستی داوەتە گەندەڵی ڕەنگە ساڵی داهاتوو خراپ بەڵام بەڵگە نییە لەسەرەوەی کە ئەم تەلەبێ جوهد و تاقە و وزەی خۆی ناکە بۆیە هەمیشە ئێمەی مامۆستاکان دەبێ بڵێن ئەم ساڵ ڕەنگە وەکو بارودۆخت بۆ نەگونجاوە کوڕم ساڵی داهاتوو دڵنیام شێری خۆمە بی هەتا گەنجێک جارێ وتی کاکتۆر تو خوام قسێ لە بەرنامە باسکەوتم بۆ وتی سێرەکەم لە پۆل لە مەکتەبێکی مەکتەبی ئەهریش بەتایبەتی سێرەکەم لەسەر دەرەجەی قیانزە ئێمە جیاکەنەوە دەرەبە زیرەکەکان بۆ نازانم 12 ئەی دەرەجە تەلەبە تەمەڵەکان بۆ 12 ئف مەرعلم کاکە تۆ بە چیان بڕیارەدا من بچمە 12 ئف بۆ من تەمەڵم کاکە بۆ من تەمەڵم پاشان تۆ لەگەڵ تەم کۆمەڵە تەلەبەی فاشلی پار و پێرارە منت داناوە کەواتە منیشت کرد بە فاشل لە ئێستەوە پێم دوو دەڵێ لە چی 12 ئەفم دکتۆرە دوای پۆلەکەی کە هەر بۆ خۆی ئینە بە ژیانێ بە فشقیات گرتووە کەواتە تۆ لە ئێستەوە مۆری فشقیاتەدا لە من کامل لە مەکتەبە ئەهلیەکانە زۆر جارم حاڵەتانەمان بینیوە مەسەلەن لە پڕێکا دووسێ پۆل پڕە بێتەوە بە ناوی زیرەکەکان بە ناوی کەمە بێ هەمومان ئاگادار بین ئەمە هەمومان ئاگادار بین یانە بێ قیاسێ دابرین بڵین 150 ئەو پۆلە با زیرەک بێ و 150 ئەوانەی کە لە 11 خراپ بوونە تێکەڵیان کەین بۆی تێکەڵکێشی کەیت بۆی زیرەکەکانیش چاو لە تەمەڵەکان نەکەن و تەمەڵەکانی چاو لە زیرەکان بکەن باشتر و چاکتر و مەزبوطتر بن کەواتەوەش گرنگ